بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا نووسراوێکی سپیدە قۆڵیان کە بۆ بایکوتی هەڵبژاردن نووسیوێتی پێشکەشتانەکەم. سپیدە قۆڵیان دەنگنەدان لەم جۆرە هەلومەرجەدا جۆرێکە لە بەرخۆدانی مەدەنی. دەنگنەدان لەم جۆرە هەلومەرجەدا جۆرێکە لە بەرخۆدانی مەدەنی کە بەرامبەر بە نەبوونی مەکانیزمی دیموکراسی ناڕزایەتی دەردەبڕێت. بەشداریکردن لە هەڵبژاردننی نمایشی کۆماری ئیسلامی دەرفەتی بۆ دەڕەخسێنێت کە وێناکانی بەشداریکردن وەک ڕۆخساری شرعیەتی ساختەی خۆی بەتایبەت لە کۆڕ و کۆبەندە نێودەوڵەتیەکاندا نمایش بکات. دەنگنەدان لەم جۆرە هەلومەرجەدا جۆرێکە لە بەرخۆدانی مەدەنی کە ناڕزایەتی دەردەبڕێت بەرامبەر بە نەبوونی میکانیزمی دیموکراسی. خەڵک بە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکاندا ناڕزایەتی گشتی خۆیان لە دۆخەکە نیشان دەدەن و پەیامێکی گرنگ بۆ کۆمەڵگای جیهانی سەبارەت بە بارودۆخی نەکبەتی سیاسی و کۆمەڵایەتی ئێران دەنێرن. ئەمە بەتایبەت لەو بارودۆخەدا کە کۆماری ئیسلامی لە دوای سەرکوتکردنە تونجەکان و لە ئاخرین جۆرەکانی لە دوای سەرکوتی خوێناوی بزوسنەوەی ژنجیان ئازادیدا بە دوای شەرعیەتی جیهانیدا دەگەڕێت. بەرخۆدانی مەدەنی لە جۆری دەنگنەدان پێویستە چالاکانە و بە ئاراستەی بەرەو پێشبردننی بزوسنەوەی شۆڕەشگێرانەی ژنجیان ئازادی بێت. ئەمە ممکن نابێت مەگەر بە پاراستنی هاوپشتی کۆمەڵایەتی لە نێوان گروپە جیاوازەکان و نەخشاندنە سیاسیەکەی لە پێناو بەدیهاتنی دیموکراسی ڕاستەقینە و ئازادی لە ئێران. بە هیوای ڕووخاندن سپیدە قۆڵیان، پوشبەڕی 1403 زیندانی ئەڤین.